کەمێک لەمەوبەر تەرمی ئەو پێشمەرگەیە گەیشتە پزیشکی داد کە لە بردومانەکەی زرگوێزەڵەدا جیای لێزدا بوو. ئەم شەو هێرشکراوەتە سەر زرگوێزەڵە، بەڵام وەکوی باز دەکرێت کە دەڵێن لە ڕێگەی موشەکەەوە، بەڵام تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە. بەهۆی ئەمەوە پێشمەرگەی جیای لێزدا و دوای دیکەش بریندار بوون. ئێستا تەرمەکەی هێنرا پزیشکی دادی و بەو ئەمبوڵانسە هێنرا بۆ ئێرە بۆ ئەوەی کە توێکاری بۆ تەرمەکەی بکرێت، بەڵام ئەوەی کە هەبوو ئەم شەو دەوروبەری کاتژمێر 11 هێرشراوەتە سەر زرگوێزەڵە و لە ئەنجامدا کەسێک جیای لێزدا و دوای دیکەش بریندار بوون. ئەو کەسێک کە جیای لێزداوە گەیاندراوەتە یەکێ لە نەخۆشخانەکانی سلێمانی، لەوێ جیای لێزداوە بۆی ڕەوانەی پزیشکی دادی کراوە. هاوکات هێرشکراوەتە سەر یەکەی هێزەکانی هەفتاش، بەڵام تا ئێستا زەرەرزیانەکان لەبارەی ئەو بردومانەی ناو یەکەی هەفتە ئاشکرا نەکراوە. تا ئێستا نازان ڕێزانی گیانی هەیە یا خودنا، بەڵام ئەوەی کە هەبووە بەهۆی بردومانەکانەوە بۆ سەر زرگوێزەڵە کەسێک جیای لێزدا و دوای دیکەش بریندار بوو.